ناوم شادی علی ڕەشیدە دانیشتووی گوندی بامۆکم لە 2007 سەرەتا من یاریزانی نادی بووم لە 2007ەوە تا تقریبا 2019 بۆ 21 یاریزانی نادی بووم لە نادی سیروانی هەڵەبجە ئەو کاتە لەوێ یاریم کردووە. دواتر دوای ئەوە کە نادیەکان نەمان یاریزانی نەما منیش بیرۆکەیەکمان بۆ هات لەگەڵ برای بەڕێزم کا خەلیل کە دروستکردنی فێرگەیەکە کە بوار و پەرەپێدانی وەرزش بێت بۆ چین و توێژەکان ئاستی کچان و کوڕانیش تا بتوانین ئەم بیرۆکەی خۆمان ئەدا بکەین و وەرزش بەرفراوان بێت و فراوانیەک ببەخشین بە وەرزش. ئێمە هەر سێ مامۆساکە سێڕاهێنەرەکە خۆبەخشین بە خۆبەخشی لەگەڵ ئەم قوتابێ و فێرخوازە بەڕێزانین تا بتوانین وەرزشی هەڵەبجە بە تایبەت پارێزگای هەڵەبجە بەرەو پێشەوە بەرین ئینشاءڵڵا. ئاستی کچان ئێستا وەکو ساڵانی پێشوو باشتر نییە. بەڕای من ساڵانی پێشوو باشتر بوو کە هیچ ئیمکانیاتێک نەبوو، بەڵام ئێستا هەموو ئیمکانیاتەکان هەیە، ئاستەکە زۆر باش نییە. مەسەڵەن ئێمە فێرخوازمان هەیە 3 مانگێ دوای 3 مانگەکە فێرە بێت دوای واز دیارەکە هێنێت. تەلەفۆنی بۆکەین سەبەب چییە؟ سەبەبەکەشی ئەوەنە بەقوت نییە تا تۆ بڵێ وەڵاهی لەبەر ئەوەی کە شتێکە، یعنی شتێکی زۆر بەسیتە تۆ واز لەم یاریە بێنیت، یعنی خۆی دروست ناکات وازە هێنێت. یعنی ئێستا ئێمە لە پارۆ تا ئێستا 2-3 هینمان پێگەیاندووە تقریبا 3 مانگ 6 مانگ، یعنی ئەمە نزیکی ساڵێکە لێرەین بڕاکە زۆرمان پێگەیاندووە هەتا ڕۆشتووەتە، ینی مەهارە وینەکانیشمان فێر کردووە، بەڵام کەچی نزیکی ئەوەیە ئەداکەی خۆی تەواو بکات، یعنی خۆی وەکو یاریزان تەواو بسەلمێنێن نایەتەوە. سەبەبێکی بە قوتیشی نییە، خۆشی نازانێت چیەکات، یعنی فێرخوازی ئێستا خۆشی نازانێت چیەکات. بەڕاستی وەکو ساڵانی پێشوو نییە. ساڵانی پێشوو جوهدێکی زۆر تموحێکی زۆر هەبوو، سەرەڕایەوەی مادی هەر نەبوو، ساحی باش هەر نەبوو، تۆپ هەر نەبوو، یعنی نادیە کە هینێ کردی تا بتوڵەیەک لە سەرگیرفانی خۆی بواە بڕاکە ئێمە بتوڵە ڕۆشتووین لە سەرگیرفانی خۆمان بووە، یعنی ئەوەنە ئیمکانیات کەم بووە، هەریانی حەزمان هەبوو بۆ ڕێیازەکە.